صالح مولات، حوت عباس فتاح صالح مولات، هشت لنزە ئیبراهیم عەبدوڕەحمان ئامادە نەبوو، 9 هەورەمان حەمەد شەریف مۆڵەت. بەڵێ. زۆر سوپاس. ئێستاش بڕگەی یەکەمی بەرنامەی کار دەست پێ دەکەین کە بریتە لە خستنە ڕووی راپۆرتێک سەبارەت بە سەردانی شاندی پەرلەمانی کوردستان بۆ بەغدا بۆ بەشداریکردن لە کۆنگرەی پەرلەمانەکانی ئاسیا و شێوازی ڕێخستنی پەیوەندیەکان لە نێوان نیژنامیشەیەکانی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کە لەلایەن بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمانەوە ئامادەکراوە و پێشکەشتانەکرێ. فەرموون. بەناوی خوای بەخشندە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان لە پاڵ کاری یاسادانان و چاودێری و دەرکردنی یاسای بودجە یا دیپلۆماسیەتی پەرلەمانی لە کاری پەرلەمانەکانی دنیا بۆتە یەک لە ئەرکە گرنگەکان بۆ تەکامل و پاڵپشتی و هەماهەنگی لە دیپلۆماسیەتی دامەزرا و دەستوریەکانی تری وڵاتان لە پرۆسە دیموکراسیەکانە. بەپێی حکمی بەرگەی نۆیەم و دەیەم لە مادەی 16 پەیڕەوی ناوخۆش یەک لە ئەرک و دەسەڵاتەکانی دەستەی سەرۆکایەتی ڕێخستن و ڕێخستنی پەیوەندیە پەرلەمانیەکان لەگەڵ سەرجەم دامەزراوەکان لە ناوخۆ و دەرەوە و دەربڕینی هەڵوێست و بەیاننامە هەڵوێستی فەرمی پەرلەمانی کوردستان لەسەر ڕوودا و پێشاتەکان. لەم چوارچێوەیەش لەسەر بڕیاری دەستەی سەرۆکایەتی بۆ فراوانترکردنی پەیوەندیەکانی پەرلەمانی کوردستان بە سوپاسەوە لەسەر داوەتی ڕسمی بەڕێز محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق شاندێکی پەرلەمانی کوردستان لە ڕۆژانی 3 تا 5 ئەم مانگە مانگینۆ سەردانی بەغدای کرد بۆ بەشداریکردن لە دانیشتنێکی کۆمەڵی پەرلەمانەکانی ئاسیا کە بە APA ناسراوە. APA بەڕێزان کۆمەڵی پەرلەمانەکانی ئاسیا ڕێکخراوێکی پەرلەمانەکانی تەواوی کشوەری ئاسیایە 42 پەرلەمان لە وڵاتانی ئاسیا ئەندامی هەمیشەیین 16 پەرلەمان چاودێرن و دەرڕێکخراوی نێودەوڵەتیش وەکو چاودێر لەم کۆمەڵی پەرلەمانی ئاسیایی کارەکەن. تەبەن لێرەوە جارێکتر ئێمە سوپاسی بەڕێز سەرۆکی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی پەرلەمانی عێراق و بەڕێز بەڕێوەبەری گشتی دیوانی پەرلەمانی عێراقەکەین بۆ ڕێخستن و ئاسانکاری و هاوکاریکردنی شاندی باڵای پەرلەمانی کوردستان و ئومێد دەکەین ئەم جۆرە هەماهەنگیانە بەردەوام بێ. بەڕێزان وەکو ئێوە شارەزان و ئاگاداریشن گرنگی ئەو بەشداربوونانە بە تەنها بەشداری نییە لە خودی کۆنفرانسەکە بەڵکو قۆستنەوەی دەرفەتە بۆ زیاتر فراوانکردنی پەیوەندیەکان و نێتوەرکینگی نێوان پەرلەمانی کوردستان و شاندی ئەو پەرلەمان وڵاتانی کە بەشدار بوون. ئێمە لەو ماوەی کە لە بەغدا بووین 5 دیدار لەگەڵ شاندە بەشداربووەکانی ناو ئەو کۆنفرانسە ئەنجامدرا لەوانە دیداری بەڕێز محەممەد ڕەجا مەجیدی سکرتێری گشتی APA، دیداری بەڕێز فایز علی شەوابکە سکرتێری گشتی یەکێتی پەرلەمانتارانی عەرەبی، دیداری شاندی پەرلەمانی کوێیتی، دیداری شاندی پەرلەمانی ئوردنی، دیداری شاندی پەرلەمانی ئێرانی. لەو دیدارانە بەڕێزان شاندی پەرلەمانی کوردستان تشکی خستووە سەر کۆمەڵێک خاڵ لەوانە ناساندنی پەرلەمانی کوردستان و خولەکانی و پێکاتەکان و لیژنەکان و فراکسیۆنەکان و پلانی کاری خولی پێنجەم، خستنەڕووی دۆخی ئێستای هەرێمی کوردستان و ڕوانگە و هەڵوێستی فەرمی پەرلەمانی کوردستان لەسەر دۆسیەکانی ئێستای عێراق و سیاسەتی ئیقلیمی و پێشهاتەکان، خستنەڕووی ڕوانگەی پەرلەمانی کوردستان بۆ دروستکردن و بەردەوامیدان بە پەیوەندە دیپلۆماسیە پەرلەمانیەکان لە چوارچێوەی کاری پەرلەمان لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەگەڵ ئەو وڵات لەگەڵ پەرلەمانی ئەو وڵاتانە و لەگەڵ خودی دامەزراوەی APA و شاندە بەشداربووەکان. لەگەڵ ئەمەش لە هەموو کۆبنەوەکان جەختمان لەوە کردەوە بۆ پەیوەندیەکان فراوانتر و پتەوتر بکرێن لە نێوان پەرلەمانی کوردستان و کۆمەڵی پەرلەمانەکانی ئاسیا بە فەرمی بانگهێشتمان کردوون کە دانیشتنی ئەندەیان لە هەرێمی کە ئەگەر هاتنە عێراق لە هەولێر و لە پایتەختی هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستان و میوانداری ئەکرێن و بە خۆشحاڵیەوە ئەو پێشنیاریان قبول کردووە. جگە لە بەشداری شاندی پارلەمانی کوردستان لە دانیشتەکانی APA بەڕێزان ئەو ماوەی کە لە بەغدا بووین شاندی پەرلەمانی کوردستان کۆمەڵێک دیداری سیاسیشی هەبووە. دیدارەکانیش بریتی بوون لە دیداری بەڕێز محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق و لەو دیدارە هەڵوێست و ڕای پەرلەمانی کوردستان لەسەر کۆمەڵێک بابەت لەگەڵ بەڕێزیان خراوەتە ڕوو لەوانە نیگەرانی و ناڕەزایەکانی پەرلەمانی کوردستان لەسەر ڕەشنووسی قانونی خدمەی مەدەنی کە لە ڕووی دەستوری و لە ڕووی یاساییەوە پاش پرس و ڕاوێژ لەلایەن دەستەی سەرۆکایەتی و ژمارەیەک لە ڕاوێژکارە بەڕێزەکان نامەیەکی فەرمی بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر نیگەرانیەکانی پەرلەمانی کوردستان گەیەنراوەتە بەڕێز محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق. هەروەها نیگەرانیەکانی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان لەسەر تعدیلی یاسایین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و بە تەحدید مادەی 16 و نیگەرانەکانی هەرێم لە بێبەشبوونی بەشێک لە دانیشتوانی ئەو ناوچە کوردستانیانەی کە ئێستا بە دۆخێکی نەخوازراوە تێپەڕن و بێبەشبوونیان لە مافی دەنگدان و هەوڵدان بۆ تعدیلکردنی ئەم بابەتە
بە هەمان شێوەش نیگەرانیەکانی هەرێمی کوردستان لە قانونی ئیداری مالی و هەوڵدان بۆ تعدیلکردنی وان تەعدیددان لە محکمەی اتحادی لەسەری جگەلەوەش گفتوگۆ لەسەر ئەوە کرا کە پەیوەندیەکانی وان پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراقیش زیاتر بایەخی پێ بدرێ هەر لە کاتیمانەوەمان لە بەغدا بەڕێزان دیدارێک لەگەڵ بەڕێز نوێنەری تایبەتی سکرتێری گشتینەتەوەی گرتوەکان ئەنجام درا و لەوێش بە هەمان شێوە شاندی پەرلەمانی کوردستان نیگەرانی توندی دەربڕیەوە بەرامبەر بەو تعدیلەی کە لە یاسای ئەنجومەنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کراوە و هەر لەوێ بەڕێز نوێنەری تایبەتی سکرتێری گشتینەتەوەی گرتوەکان ڕایگەیان کە ئەو یاریدەدەرێکی تایبەتی خۆی بۆ کاروباری هەڵبژاردن ئەنێرێتە پەرلەمان و بە خۆشحاڵیەوە ڕۆژی 12 نۆ بەڕێز نوێنەری تایبەتی سکرتێری گشتینەتەوەی گرتوەکان یاریدەر تایبەتەکەی خۆی ناردە ئێرەوە لەگەڵ کۆبوونەوەیکی هاوبەش کرا ئەم لیژنەی کوردستانیەکان و لیژنەی پەیوەندیەکان لەگەڵ پارێزەری تایبەتمەند و بە خۆشحاڵیەوە هەستمان کرد حاڵی خاڵی هاوبەش لە نێوان تێڕوانی نێتەوەی گرتوەکان و ئێمەشەیە بۆ تعدیلکردنی ئەو یاسایە و دەرفەتدانەوە بە ئاوارە و پەنابەرەکانی ناوچە کوردستانەکان بۆی لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەشداری بکەن. جگە لەو دیدارەش دیداری شاندی پەرلەمانی کوردستان هەبوو لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان سەرۆکی لیژنەی نەوت و گاز و سەردان و کۆبوونەوە لەگەڵ بەڕێز وەزیری دارایی عێراقیش و لە کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێز وەزیری دارایی عێراق ئەو دڵنیای درایە شاندی پەرلەمانی کوردستان کە بەشە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوەی کە لە یاسای موازنەی 2019 تا کۆتایی ئەم ساڵ بەردەوامە بێ و هەوڵەکانیش بۆ گەشتنە ڕێککەوتن لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەمڕۆ بۆ بەشە بودجەی هەرێمی کوردستان و بەشە موچەی فەرمانبەرانی هەرێم لە قانونی موازنەی ساڵی 2020 ئەگەرێکی باشەیە کە ڕێککەوتن لەسەر ئەو بابەتەش بکرێ. جگە لەمەش بەڕێزان لە چوارچێوەی کاری هەماهەنگی بۆ تەوەری دووەمی ئەوەی کە باس کرا لە بەرنامەی کاریشەیە هەماهەنگی نێوان کاری لیژنەکانی پەرلەمانی کوردستان لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکان لە لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی عێراق وەکو یەکێک لە بڕیارەکانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆی ئەم هەماهەنگیانە هەبێ ئێمە میوانداری وەکو دەستەی سەرۆکایەتی میوانداری بەڕێز جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق و سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکانی ناو پەرلەمانی عێراقمان کرد و ڕۆژی 8 نۆ لە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیکی هاوبەش ئەنجام درا لەو کۆبوونەوە هاوبەشە پاش گفتوگۆیەکی زۆر ئەم بڕیارە هاوبەشانە دراون کە لێرە عەرزی ئێوەی بەڕێز و خۆشەویستیەکەین. بڕیاری کۆبوونەوەی هاوبەشی نێوان سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق و کوتلە کوردستانیەکان. یەکەم پێکێنانی لیژنەیەکی هەماهەنگی هاوبەش لە نێوان هەریەک لە لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی کاروباری دارایی و لیژنەی ناوچە کوردستانیەکان و لیژنەی سامانە سروشتیەکانی هەردوو لە بە مەبەستی ڕێخستنی هەماهەنگی زیاتر سەردانی ئەندامانی کوتلە کوردستانیەکان لە لیژنە جیاجیەکانی پەرلەمانی عێراق بۆ لیژنەکانی پەرلەمانی کوردستان و پێکەوە سەردانی وەزارەتە تایبەتمەندەکان بکەن بۆ کۆکردنەوەی بۆ ئاڵوگۆڕی زانیاری و بیرڕاگۆڕینەوە لەسەر و بابەتانەی کە هەن سەردانی مەیدانی ئەندامانی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان بۆ لیژنە هاوشێوەکانیان لە پەرلەمانی عێراق هەموو ئەو ڕەشنووسی یاسایانەی دەدرێنە لیژنەکانی پەرلەمانی عێراق بۆ لیژنە هاوشێوەکان و لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان بنێردرێ و لە هەر جۆرە زیاد و کەمێک و کارێک پەرلەمانی کوردستان لە ڕێی کوتلە کوردستانیەکان ئاگادار بکرێتەوە. نوێنەرانی کوردستان لە بەغدا بەردەوام راپۆرتی هاوبەش لەسەر گۆڕانکاریەکانی ناو پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستان بنێرن هەردوو لا بە دوواداچوونێکی وردەکەن بۆ پرۆژە یاساکانی خدمەی مەدەنی و بەرهێنانی معدەنی و یاسای نەوت و گاز هەردوو لا سوود لە توانامرۆیەکانی یەکتر وەک سەنتەری توێژینەوە بۆردی ڕاوێژکاران خۆ لە تایبەتمەندەکان وەردەگرن. لە ڕووی لۆجستیکیەوە سەرۆکایەتی دیوانی پەرلەمانی کوردستان و دیوانی پەرلەمانی عێراق هەماهەنگ و هاوکاری و کاراسانی بۆ پەرلەمانتارەکانی هەردوو لا دەکەن لە چوارچێوەی کاری هاوبەشی لیژنەکان و کاری پەرلەمانی. نوێیەم کۆبوونەوەی هاوشێوە واتە کۆبوونەوەی هاوشێوەی سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان لەگەڵ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق و فراکسیۆنی کوتلە کوردستانیەکان لە سەرەتای وەرزی تەشریعی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق ئەنجامەدرێ و بەپێی پێویست بە هەمانگی هەردوولا لە کاتی پێویستیش کۆبوونەوەی دیکەش ئەنجامەدرێ. دەیەم نوێنەرانی کوتلە کوردستانیەکان لە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق و لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی پەرلەمانی عێراق هاوکار و هەماهەنگ دەبن بۆ دەرفەت ڕەخساندن بۆ لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی پەرلەمانی کوردستان لەو کار و چالاکی و لیژنە دۆستایەتیانەی کە لە نێوان پەرلەمانەکانە دروست دەکرێت بەپێی ئەوەی کە نوێنەرانی کوتلە کوردستانەکان ڕایانگەیان ئێستا لە ناو پەرلەمانی عێراق 7 گروپی دۆستایەتی پەرلەمانی هەیە و ئێمە داوامان کردووە لیژنەی پەیوەندیەکانی پەرلەمانی کوردستانیش هەماهەنگ بێ لەگەڵیان بۆی ئەو هاوکاریانش لە ڕووی دیبلۆماسی پەرلەمانی بۆ پەرلەمانی کوردستان فراهم بکرێت. بۆ جێبەجێکردن بە دواداچوونی ئەم دەبڕیارەی کە بۆم خوێندەوە بەڕێزان ڕۆژی یەکشەممە 15 نۆ دەستەی ینی لەسەر بڕیاری دەستەی سەرۆکایەتی سەرپەرشتی کۆبوونەوەیەکی دەستەی سەرۆکایەتی هەر 15 لیژنە هەمیشەیە کە کراوە لەوێش
ئەم تعلیماتانە درایە بە ڕێزان سەرۆکایەتی لیژنەکان بۆ ئەوەی کاری لەسەر بکەن. یەک خوێندنەوەی ئەو دەبڕیارە کە بۆمان خوێندنەوە. دوو، دیوانی پەرلەمانی کوردستان ڕاست پێدراتا لەگەڵ بەڕێوەبەرایەتی دیوانی پەرلەمانی عێراق ناو و تەلەفۆنی تەکڕای ئەندامانی فراکسیۆنە کوردستانیەکان لە لیژنە هەمیشەیەکانی عێراق وەربگیرێ بۆی بدرێتە لیژنە هاوشێوەکانیان لە پەرلەمانی کوردستان. سێەم، داوامان لە سەرۆکایەتی لیژنەی یاسایی دارایی ناوچە کوردستانەکان سامانە سروشتیەکان کردو کۆبوونەوەیەکەن بۆ ئەوەی ئەو غورفەی هاوبەشە دروست بکرێت لەگەڵ فراکسیۆنە کوردستانەکان لە لیژنە هاوشێوەکانیان لە عێراق بۆ سەرپەرشتی و هەماهەنگیکردنی کاری لیژنەکان. لەگەڵ ئەوەش داوامان کردووە ئەندامانی لیژنە هەمیشەیەکانی خۆمان لە پەرلەمانی کوردستان لەگەڵ نوێنەرانی کورد لە لیژنە هاوشێوەکانیان گروپێکی پەیوەندیکردن لە نێوان خۆیانە دروست بکەن و هەماهەنگی زیاتر بکەن بۆی بتوانین زیاتر ئاگامان لەو بارودۆخەبێک کە ئێستا لەو ناوچانە لە پەرلەمانی عێراق هاتووەتە ئارا، چونکە بەڕێزان ڕۆژی شەممە 14 سەرۆکی پەرلەمانی عێراق سەرپەرشتی کۆبوونەوەیەکی تەواوی سەرۆک فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی عێراق کردووە، ئەوانیش بڕیاریان ناوە لە ئەولەویاتی تەشریعی خۆیان بۆ ئەم وەرزە تەشریعی هەیە کۆمەڵێک یاسا دەربچوێنن لە پەرلەمانی عێراق کە بەشێکی ئەو یاسانە پەیوەندی ڕاستەوخۆیان بە دەسەڵاتە دەستوریەکانی هەرێمی کوردستان هەیە و نامانەوێ مەش بە دەردی ئامادەکاریەکانی یاسای قانونی خدمەی مەدەنی و تێپەڕاندنی یاسای قانونی ئیداری مالی بڕوا بۆیە داوامان کردووە لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان لەگەڵ پەرلەمانتارانی بەڕێز لە فراکسیۆنە کوردستانەکان لیژنە هاوشێوەکان بە دوواداچوون بۆ ئەو پرۆژە یاسایانە بکەن کە بۆتە بڕیار لە پەرلەمانی عێراق بۆ ئەم وەرزە تەشریعی کە ئێستا هەیە. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان، سپاس بۆ ئەو راپۆرتە بە پێزە کە پێوەی مانوو بووە. بەڕێزان، بڕگەی دووەمی بەرنامەی کار بریتە لە خوێندنەوەی یەکەم بۆ ئەو پێشنیازە یاسایانەی خوارەوە کە بەپێی حکمی مادەکانی 79 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانن. ئێستش داوا لە بەڕێزان لە لیژنەی یاسایی یەکەم کە فەرمون بۆ سەر منەستەکە بۆ ئەوەی ئەرکەکەی خۆیان بەجێبگێنن. فەرمون. بەڵێ فەرمون. لیژنەی یاسایی فەرمون. بەناوی خۆی گەورە، بەڕێز سەرۆکی پەرلەمان، یەک پێشنیازی هەمواری پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کە پێکاتووە لە 16 مادە و هۆکارە پێویستەکان کە لەلایەن ژماری یاسایی ئەندامانەوە پێشکەش کراوە و واژۆیان کردووە کە ئەمە ناوەکانیانە. بەڕێزان، ئومێد عەبدوڕەحمان خۆشناو، جەمال حەوێس
هروتي، علي حمد صالح تها، عباس فتح صالح، أرشد حسين محمد، جلال محمد أمين، روجان محمد كريم، هيفيدار أحمد سلمان، خديجة عمر مزوري، ليزا فلك الدين صابر، شنو أشقي عبد الله، كاروان عبد الرحمن، لقمان حمد حاجي، آشنا عبد الرحمن قادر، زياد زبار محمد، ذكري أحمد زيباري، سارة دلشاد بكر، روبينا ومليك عزيز، هجان حسن أحمد شوستاني، عبد السلام عبد الله حسن دولمري، الشيخ طاهر خيلاني، بختيار شكور سليمان، إحسان محمد سليم شريف، رزقار عيسى سوارة، سيا محمد حميد شريف، نزات شعبان، لنزا إبراهيم عبد الرحمن، سوسن محمد ميرخان، جيان طاهر أحمد. داوا لە بەڕێستان دەکەین ئاراستەی لیژنە تایبەتمەندەکان بکرێ بۆ ئامادەکردنی راپۆر لەسەری. بەڵێ پێشنیازی هەمواری یەکەمی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئاراستەی لیژنەی کاروباری یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمانی کوردستان دەکرێت. فەرموون. دووەم پێشنیازی یاسای بەرکارکردن و هەمواری یاسای ژمارە 40 ساڵی 2008 کە پێک هاتووە لە 9 مادە و هۆکارە پێویستەکان کە لەلایەن ئەم ئەندامە بەڕێزانە واژۆکراوە و پێشکەش کراوە. دکتۆرە ڕێواسفایە حوسێن، بێگەر دڵشاد، سەرکۆ ئازاد گەڵاڵی، فەیسەڵ عەباس ئەوڵا، هاوڕێ بەنا، ڕۆژان محەممەد کەریم، عوسمان کەریم سوارە، هێرش حەسەن حەمەد، سەمۆل ئاشتی سابیر، عەبدولناسر ئەحمەد عەلی، عەباس فەتاح ساڵح، باڵام بۆ عمر علی، زیاد زەبار محەممەد، هەژان حەسەن کوێستانی، لوقمان وەردی کارزان، کاروان گەزنەیی، ڕاهی ڕەهبەر ئیبراهیم، شنۆ ئەشقی عەبدوڵڵا، سەلما فاتح، جەمال حەوێس مستەفا. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ناوی بێگەردخانی تێدایە کە ئەم پرۆژانە پێش ئەوەی کەوان سوێندی یاسایی بخۆن پێشکەشکراوە، ئێستا کە جەنابی وەزیرە بۆیە لە پرۆژەکانی تریشەیە پێم باشە ئەمە خوێندمانەوە بەز ئەم ڕوونکردنەوەیماندا بۆ زانیاری بەڕێستان. داوا لە بەڕێستان دەکەین ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنە تایبەتمەندەکان بکرێ بۆ ئامادەکردنی راپۆر لەسەری. بەڵێ ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی و لیژنەی کاروباری یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمان دەکرێت. و داوامان ئەوەیە کە بەڕێزان ئەندامانی پەرلەمان لەمە دووە کە لە پرۆژە یاسایەک ببورن پێشنیازە یاسایەک یا بڕیارێک واژۆ دەکەن لە جیاتی نازنا و ناویستیانی خۆیان بنووسن. زۆر سوپاس. پێشنیاز یاسای سێم. پێشنیاز یاسای بەرکارکردنی یاسای فدراڵی پاراستنی بەرهەمە عێراقیەکان ژمارە 11 ساڵی 2010 هەموارکراو لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانەوە واژۆکراوە کە پێک هاتووە لە 5 مادە و هۆکارە پێویستیەکان. ناوی ئەندامانی بەڕێز دکتۆرە ڕێواز فایق، فەیسەڵ عەباس، عەبدولناسر ئەحمەد، هێرش حەسەن محەممەد، زیاد زەبار محەممەد، عوسمان کەریم سوارە، جەمال حەوێز مستەفا، باڵام بۆ عمر عەلی، شەمۆل ئاشتی سابیر، عەباس فەتاح ساڵح، سەرکۆ ئازاد حوسێن گەڵاڵی، ڕۆژان محەممەد کەریم، لوقمان وەردی، ناوی بێگەر دووبارە بۆتەوە ببورن، کارزان گەزنەیی، ڕاهی ڕەهبەر ئیبراهیم، هەژان حەسەن کوێستانی، سەلمە فاتح، ذکری زێباری، هاوڕێ مەلاستار. داوا لە بەڕێستان دەکەین ئاراستەی لیژنەی تایبەتمەندەکانی بکەن بۆ ئامادەکردنی راپۆر لەسەری. ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنەی کشت و کاڵ و ئاودێری، لیژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی، لیژنەی کاروباری یاسایی سەرجەم ئەندامانی پەرلەمان دەکرێت. ئاماژە بە بڕگەی 2 لە مادەی 83 پەیڕەوی ناوخۆ هەر لیژنەیەکی تایبەتمەند تەنها لەسەر ئەو مادانە راپۆر دەنووسێت کە پەیوەندی بە کاری لیژنەکەیەوە هەیە. زۆر سوپاس و فەرموون. پێشنیازی چارەم. پێشنیازە یاسای ڕێخستن و یەخستنی ئەلوەکان کە لەلایەن ژمارەی یاسای ئەندامانەوە پێشکەش کراوە کە ئەم ئەندامە بەڕێزانە واژۆیان کردووە کە پێک هاتووە لە 8 مادە و هۆیەکانی دەرچواندنی. ناوی ئەندامانی بەڕێز دکتۆرە ڕێواز فایق، کاروان گەزنەیی، بێگەر دڵشاد، ڕۆژان
محەممەد کەریم باڵام بۆ محەممەد علی عباس فتح ساڵح هاوڕێ مەلاستار زیاد جەبار محەممەد شەمۆل ئاشتی سابیر جەمال حەوێز مستەفا سەرکۆ ئازاد حوسێن لقمان وردی فەیسەڵ عباس ئەوڵا ڕاهی ڕەهبەر ئیبراهیم هێرش حەسەن محەممەد عەبدولناسر ئەحمەد علی سەلمە فاتح عوسمان کەریم سوارە هەژان حەسەن کوێستانی شنۆ ئەشقی عەبدوڵڵا زکری زێباری داوا لە بەڕێستان دەکەین ئاراستەی لیژنە تایبەتمەندەکانی بکەن بۆ ئامادەکردن راپۆر لەسەری ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنەی کشت و کاڵ و ئاودێری لیژنەی کاروباری یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمانەکرێ فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا دەکەم ئەم پێشنە یاسایانەی تر کە لەلایەن کاک جەلال بڕیاردەری لیژنەوە دەخوێندێتەوە زۆر سپاس بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی یاسای بەرکارکردن و هەموارکردنی یاسای فیدراڵی واژووی ئلکترۆنیەکان و مامەڵە ئلکترۆنیەکان ژمارە 78 ساڵی 2011 کە پێک هاتووە لە 6 مادە هۆیەکانی دەرچواندن لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە کە ئەمانە ناوەکانیان لای خوارەوە یەک بەڕێز دکتۆر ڕێواز فایق بەڕێز جەمال حەوێز مستەفا هێرش حەسەن حەمەد ڕۆژان کەریم محەممەد کەریم زیاد جەبار محەممەد عباس فەتاح سەرکۆ ئازاد گەڵاڵی هاوڕێ مەلاستار شەمۆل ئاشتی سابر بێگرد دڵشاد شکرەڵڵا عەبدولناسر ئەحمەد علی کاروان گەزنەیی فەیسەڵ عباس ئەوڵا لوقمان وەردی عوسمان کەریم هەژان حەسەن کوێستانی باڵام بۆ محەممەد علی ڕابەر ڕەهبەر ئیبراهیم سەلمە فاتح شنۆ عشقی عەبدوڵڵا زکری زێباری داوا لە بەڕێستان دەکەین ئاراستەی لیژنە تایبەتمەندیەکانی بکەن ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنەی کاروباری یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمان دەکرێت فەرموون پێشنیازی یاسای بەرکارکردن و هەمواری یاسای گرتنی مای قاچاق و قەدەغەکراوی ئاڵوگۆڕکردن لە بازاڕە نێوخۆیەکان ژمارە 18 ساڵی 2010 هەموارکراو کە پێک هاتووە لە 8 مادە و هۆیەکانی دەرچواندن لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانی بەڕێز پێشکەش کراوە کە بریتین لەم ئەندامە بەڕێزانی لای خوارەوە دکتۆر ڕێواز فایق بێگرد دڵشاد شکرەڵڵا لوقمان وەردی جەمال حەوێز مستەفا هاوڕێ مەلاستار ڕۆژان محەممەد کەریم عوسمان کەریم ئەوڵا شەمۆل ئاشتی سابر باڵام بۆ محەممەد علی عباس فەتاح ساڵح سەرکۆ ئازاد گەڵاڵی زیاد جەبار محەممەد فەیسەڵ عباس ئەوڵا عەبدولناسر ئەحمەد علی هەژان حەسەن کوێستانی هێرش حەسەن محەممەد کاروان گەزنەی ڕەهبەر ئیبراهیم سەلمە فاتح زکری زێباری داواکارین لە بەڕێستان ئاراستەی لیژنەی تایبەتمەندی بکەن ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنەی پێشمەرگە و ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکان و لیژنەی کاروباری یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمان دەکرێت و ئەگەر لە دوای تعدیلکردنی پەیڕە و هەموارکردنی پەیڕە و لیژنەی پێشمەرگە و ناوخۆ بوو بە دوو بەش ئەو پرۆژەیە ئەو پێشنیازە دەچێتە لای لیژنەی ناوخۆ فەرموون پێشنیازی یاسای بەرکارکردن و هەمواری یاسای هاوردەکردن و فرۆشتنی بەرهەمەنەوتیەکان ژمارە 9 ساڵی 2006 کە پێک هاتووە لە 7 مادە و هۆیەکانی دەرچواندنی لەلایەن ژمارەی یاسایی ئەندام پەرلەمانانی بەڕێزەوە پێشکەش کراوە هەر یەک لە بەڕێزان دکتۆر ڕێواز فایق بێگرد دڵشاد کاروان گەزنەی زیاد جەبار محەممەد سەرکۆ ئازاد گەڵاڵی عەبدولناسر ئەحمەد علی هاوڕێ مەلا ستار لوقمان وەردی هێرش حەسەن حەمەد فەیسەڵ عباس ئەوڵا ڕاهی ڕەهبەر ئیبراهیم عوسمان کەریم ئەوڵا سەلمە فاتح عباس فەتاح ڕۆژان محەممەد کەریم جەمال حەوێز مستەفا هەژان حەسەن کوێستانی شەمۆل ئاشتی سابر باڵام بۆ محەممەد علی شنۆ ئەشقی عەبدوڵڵا زکری زێباری داواکارین لە بەڕێستان ئاراستەی لیژنەی تایبەتمەند بکرێت ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی و هەروەها لیژنەی کاروباری یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمانەکرێت زۆر سوپاس
خستم و بەڕێستان نتوانن بچنەوە شوێنەکانی خۆتان بەڕێزانە لیژنەی یاسایی دەستان خۆش سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان، بەڕێزان سەرۆکی فراکسیۆنە بەڕێزەکانی پەرلەمانی کوردستان، لە کۆبوونەوەی پێشوو ئێمە بە فەرمی داوامان لێکردن بە نووسراو بە تەسەلسول ئەو پێشنیاز و پرۆژەیانەی کە بەلاتانەوە گرنگە بۆ وەرزی تەشریعی بە نووسراو بۆمانی بهێنن، بەڵام ئێستا لە بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستان ناوی ئەو بەڕێزانەی بۆ هێناوین کە تا ئێستا توانیویانە بە نووسراو ئەولەوێتەکانمان بۆ بێنن کە بریتین لە فراکسیۆنی یەکگرتوو، فراکسیۆنی میلەت، فراکسیۆنی ئازادی ئەرمەن لەگەڵ سەردەم. بۆیە داواتان لێ دەکەین ئەو ئەرکەی خۆتان بەجێ بگێنن بۆی دەستەی سەرۆکایەتی بتوانێ ئەولەویەتی وەرزی تەشریعی بەڕەسمی ڕابگەێنێ و لە سایتی پەرلەمانی کوردستان بڵاوی بکاتەوە. بەڵێ کاگومێت فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 79 پێشنیازی یاسا و بڕیار لە ماوەی 14 ڕۆژدا ئەگەر گونجا کاری لەسەر دەکرێت. من پرسیارێکم هەیە لەوەی کە بەشێکی زۆر لەو پرۆژە یاسانە ئێستا خوێندنەوەی یەکەمیان بۆ کرا لە وەرزی یاسادانانی ڕابردوو پێشکەش کراون بە پێی واژوەکان دیار بوو. گونجاوە یاساییە کە لە وەرزەدا خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت. زۆر سپاس. خۆی هەتا ئەو قۆناغەی دەگاتە قۆناغی خوێندنەوەی یەکەم زەمن ڕۆڵی نابێ، بەس کە خوێندنەوەی یەکەم کرا زەمن دەست پێ دەکا، حسابکردنی زەمن دەست پێ دەکا. ئەو پێشنیازە یاسانی کە ئێستا خوێندنەوەیان بۆ کرا جگە لە پێشنیازە یاسای تایبەت بە هەموارکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان، ئێمە پێمان وایە کە بەشێکی زۆری ئەو پێشنیازە یاسایانی کە بۆ بەرکارکردنی یاسا فیدراڵیەکان کران دەبێ وەزارەتە تایبەتمەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیی ڕاستەقینە و حزوری فعلیان هەبێ لە کۆبوونەوەی لیژنە تایبەتمەندەکان ڕاو بۆ چوونیان وەربگیرێ و بکرێن ڕاستەوخۆ دوای ئەوە راپۆرت ئامادە بکرێ. لەبەرەوە نیگەران مەبن لەوەی کە چۆن مامەڵە لەگەڵدەوە دەکرێت، دڵنیابن دەستەی سەرۆکایەتی بەو شێوەیە مامەڵە دەکا کە گرنگە بۆ بەڕێوەچوونی پرۆسەکە و زەمەنیش بۆ ئێمە گرنگە و ئەخوازین لە کاتی خۆیان کارەکانمان بکرێ. بەڵام ئەو پرۆژە و پێشنیازە یاسایانەی کە لە وەرزێکی تەشریعی پێشکەشەکرێن و لەو وەرزە تەشریعیە دەرفەتی ئەوە نابێ خوێندنەوەی یەکەمیان بۆ بکرێ، ئاساییە لە وەرزەکانی تریش. پێشنیازی یاسا و بڕیار ئەو کاتە وجودی نامێنێ کە خولێکی پەرلەمانی تەواو ببێ، ویلایەتی خولێکی پەرلەمانی تەواو ببێ، بەڵام کە وەرزێک تەواو بوو دەتوانین لە وەرزێکی تر بە ئاسایی خوێندنەوەی یەکەمی بۆ بکەین. بەڵێ بڕگەی سێهەمی بەڵێ فەرموو کاکاوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان نقطەیەکی نیزامی هەیە سەبارەت بە مادەی 79 چوارەم بڕگەی چوارەم کە دەڵێ پێویستە لە دەرچواندنی ئەو یاسا و بڕیارە ڕەچاوی بارگرانی دارایی لەسەر حکوومەت بکرێت. لێرە بە هیچ شێوەیەک باس لەوە ناکات ئەو پرۆژانەی کەوا ڕەهەندی داراییان هەیە بگەڕێندرێنەوە بۆ حکوومەت. پرسیارەکەم لە بەڕێستان ئەوەیە بە پێی چی یاسایەک یاخود بە چ مادەیەکی پەیڕەوی ئەو چواردە پرۆژە یاسایە گەڕێنراونەتەوە بۆ حکوومەت و ئایا هیچ وادەیەک دیاری کراوە کە ئەو پرۆژانە بگەڕێندرێنەوە پەرلەمان چووکە ئەو پرۆژانەی کەەوە ئاراستی حکوومەت کراون بەشێکی زۆری ئیسەرجەم فراکسیۆنەکانەوە ڕاستەوخۆش لەبەرەوەی ڕەهەندی دارایی هەیە ڕاستەخۆ پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە. ڕەنگە ئەو پرۆژانەی خوێندمانەوە گرنگ بن، بەڵام ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان یعنی چاویان لەوێ کە هەموو فراکسیۆنەکان کە بەڵێنی زۆریان بە هاوڵاتیان داوە و هەموو ئەو پرۆژانە کە وەکو وتم ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە چاوەڕێی ئەواکەن ئەو پرۆژانە بخرێنە بەرنامەی کار، بە تایبەت پرۆژەی چاکسازی و پرۆژە بڕیاری گەڕانەوەی دەرماڵە پرسیارەکەت گەیشت دەستخۆش. بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە مادەی 79 ئەو پێوەرانە دیاری کراوە کە دەبێ لیژنەی یاسایی و سەرۆکایەتی پەرلەمان بە هاو ئاهەنگی بەیەکەوە کاریان لەسەر بکەن بۆ ئەوەی پێشنیازە یاسایەکیان بڕیارێک
ئاراستە بکرێ بۆ خوێندنەوەی یەکەم لە بەردەمی پەرلەمانی کوردستان. ئێمە بۆ ناردنی پرۆژە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دوو جۆرمان هەیە. جۆری یەکەمیان ئەگەر پێشنیازە یاسایەک یان بڕیارێک بارگرانی دارایی هەبوو پێش ئەوەی خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت دەینێری بۆ حکوومەت بۆ ئەوەی وەڵامت بداتەوە بە بەڵێ یان نەخێر کە ئایا تەحملی ئەو بارگرانیە داراییە دەکا کە لەناو ئەو پێشنیازە یاسایە یان بڕیارە هەیە یان نا. ئەگەر بە بەڵێ وەڵامی دایەوە ڕاستەوخۆ دەتوانی بۆ خوێندنەوەی یەکەمی بۆ بکەی و دەست بکرێ بە کار و ئەرکەکان. جۆری دووەمی ئەو پێشنیازە یاسا و بڕیارانەی کە ئاراستەی حکوومەت دەکرێن ئەوانن کە بۆ ڕێخستنی بوارێکن بۆ ڕێخستنی هەلومەرجێکن بۆ پڕکردنەوەی بۆشایەکی یاساین بەڵام هیچ بارگرانیەکی دارایی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست ناکەن. حکوومەتی هەرێمی کوردستان لەمەیاندا ناتوانێت بە بەڵێ یان نەخێر وەڵام بداتەوە بەڵکو بەو شێوەی خوارەوە دەبێ یارمەتی فەنی ینی لۆجستی و تەکنیکی پێشکەشی پەرلەمانی کوردستان و لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی کوردستان دەکا بۆ ئەوەی کە یاساکە بەو شێوەیە دەربچێت کە حکوومەت دەتوانێت جێبەجێ بکە. واتە ئێمە لە بەردەمی دوو ئەگەریان ئەوانەی کە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردوونەتەوە پێشەوەی خوێندنەوەی یەکەمیان بۆ بکەین لەبەرەوەی ئێمە نازانین ئایا حکوومەت ئامادەیە بارگرانی داراییەکەی هەڵگرەیان نا. ئەمەش بۆ لەبەر دوو هۆکار بووە. یەکەم لەبەر ئەوەی کە دەمانەوێت پابند بین بە تەواوەتی بە پەیڕەوی ناوخۆ، دووهەم دەمانەوێت شکۆیەم پەرلەمانە بپارێزین لەوەی کە یاسایەک یان بڕیارێک لە پەرلەمانی کوردستانەوە دەرنەچێ و دواتر بە بەردەوامی پێمان بوترێ ئەو یاسایە دەرچوو بەڵام حکوومەت جێبەجێ نەکرد. ئێمە لە نموزەجەمان هەیە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان لەبەرەوەی ئەم مادەیە لە ناو پەیڕەوی ناوخۆ نەبوو بڕیارێکی تەشریعیمان دەرکرد بڕیارماندا لێرە کە موچەی هێزەکانی پێشمەرگە وەکو هێزە هاوتاکانیان لێبێ لە دەوڵەتی فیدراڵی عێراقی بەڵام بڕیارەکە جێبەجێ نەبوو لەبەرەوەی پێشتر پرسمان بە حکوومەت نەکرد بوو. ئێمە نامانەوێت جارێکی تر ڕوبەڕووی ئەو دۆخە ببینەوە و دەخوازین حکوومەت بۆ خۆی بە ڕسمی ئەعلانی بکا کە تەحملی بارگرانی دارایی پێشنیازە یاسایەک یان بڕیارێک دەکا دواتر ڕاستەوخۆ لێرە دەیکەین بە یاسا. فەرموون کاک سیروان. سیروان بابان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم هەموو پرۆژە یاسانەی کە ئێمە پێشکەشێکین و بەوەی کە بارگرانی نەچێتە سەر حکومەت یەک خاڵی گرنگی تایە ئەویش بودجەیە. ئێمە نازانین سەقفی بودجەی حکومەت چەنە تا ئەوان پێمان بڵێن بارگرانیاننا لەبەر ئەوە پێویستە لەسەر ئەم پەرلەمانە بەڕێزە فشار بخینە سەر حکومەت تا بودجە بێنێتە ئێرە و دەنگی لێ بدەین و اینجا بزانین سەقفەکەی چەنەکەواتە گەڕانەوەی بودجە پێش هەموو شتەکان بێت و هیواداریشمەوە بتوانین بکەین لەم وەرزەیە. سپاس. حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بەڕسمی لە ضمنی ئەو پرۆژە یاسایانەی کە بڕیاری داوە بینێرەتە پەرلەمانی کوردستان و بەڕسمی ڕایگەیاندون پرۆژەی بودجەی گشتی ساڵی 2020. ئێمەش چاوەڕوانیمان ئەوەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم پابەندەی خۆی جێبەجێ بکە. بەڵێ فەرموون کاک تۆ ڕێبوار. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێ ئەو لێک تێگەیشتنەی ئەگەر زارەکیش بێ لە نێوان دەستەی سەرۆکاتی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان هەم دیس بەپێ ئەو ڕێککەوتنامەی نێوان فراکسیۆنە کوردستانیەکان ئەولەویە لەو وەرزە تەشریعی بۆ ئەو پرۆژانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەینێرێ بۆ پەرلەمانی کوردستان و بەپێی مادەی 83 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانیش ئەولەویە دراوە بە گەنگەشەکردن لەسەر پرۆژانێک لەلایەن حکوومەت. داوا لە جەنابتانەکەم تەوزیح حکمان بنێکە هۆکار چییە تاوەکو ئێستا قسە نەکراوە لەسەریان ئەم پرۆژانە نەهاتون یان بۆچی هەندێک پرۆژێتر پێش خراون لە کاتێکدا کە پێویست بوو پرۆژەکانی حکوومەت لەو وەرزە تەشریعە لە دەستپێکەوە گەنگەشەی لەسەر کرێ. سپاس. ئێمە لە کۆبوونەوەی دەستی سەرۆکایەتی لەگەڵ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم باسەمان لەگەڵ کردنەوە و پێشمان ڕاگەیاندن بە فەرمی و زیاتر لە جارێکیش ڕامان گەیاندووە کە ئەولەویەتی پەرلەمان ئەو پرۆژانە دەبێت کە حکوومەتی هەرێمی کوردستان دەینێرێ و بە شێوەی ناڕسمیش جاری تر قسەمان لەگەڵ کردوون و لەگەڵ بەڕێز سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانیش قسەمان کردووە. ئێمە چاوەڕوانی ئەوەین کە پرۆژە یاسا و بڕیارەکانی حکوومەت بگا. هەر کاتێک گەیشت لە هەر دۆخێکا بوو پەرلەمانی کوردستان ئەولەویەتیان پێدا ئاماژە بەو مادەی کە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هەیە. بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە پەرلەمانی کوردستان خۆی هیچ کارێک ناکا بۆ پەسەندکردنی پرۆژە یاسای تر کە چونکە بۆ خۆتان دەزانن دوو جۆر ئەولەویەت هەیە. ئەولەویەتێک هەیە کە ئەولەویەتی تەشریعی خودی پەرلەمانە،
ئەولەویەتێکی شەیە ئەولەویەتی تەشریعی حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە هەوڵەدەین هاوتەریب ئەم دوو ئەرکە بەجێبگێنین هەر کاتێ پرۆژەکانی حکوومەت گەیشتن دڵنیابن ئێمە ئەولەویەتیان پێدەدەین بە گوێرەی ئەو ئەولەویەتەی کە لە ناو پەیڕەوی ناوخۆ هاتووە بەڵام ئەمە ئێستا ئێمە لە ناوەڕاستی مانگی نۆین و ناوەڕاستی مانگی نۆشمان تێپەڕانوە ناتوانین بە بەردەوامی چاوەڕێ بکەین و پێشمان وایە حکوومەت پێویستی بە ئامادەکاری زیاترە بۆ حازرکردنی پرۆژەکانی ئێمە ئیش لەسەر ئەو پرۆژانە دەکەین کە جەنابتان پێشکەشی دەکەن و ڕەنگە بۆ پڕکردنەوەی لایەنێکی گرنگی منزومەی تەشریعی لە پەرلەمانی کوردستان گرنگ بێ و ئەگەر بیتان بێ لە خوێندنەوەی راپۆرتی دەستپێکی وەرزی تەشریعیە ئێمە دابەشمان کردبوو بەسەر دوو بوار یەکێکیان ئەوانن کە حکوومەت دەینێرێ یەکێکیشیان ئەوە بوو کە داوامان لە جەنابتان کرد وەکو فراکسیۆنەکان بەشدار بن لە تەکمیلەکردن و تەواوکردنی منزومەی تەشریعی هەرێمی کوردستان چکۆ منزومەیەکە فراغات و بۆشایی زۆری تایەوە دەبێ هەمومان دەست لە ناو دەست بکەین بۆ ئەوەی ئەم بۆشایانە پڕکەینەوە چونکە بۆ خۆتان نەزانن بە گوێرەی دەستوری عێراقی ساڵی 2005 هەر بوارێک لە هەرێمی کوردستان قانونی خۆی هەبێ و نەچێتە ناو اختصاص و تایبەتمەندیە حەسریەکانی دەسەڵاتی فیدراڵی کە لە مادەی 110 هاتووە ئەگەر هەرێمی کوردستان یاسای خۆی هەبوو یاسایەک لە عێراق دەرچوو ئێمە بەدڵمان نەبوو ئەولەویەت بۆ ئێمەیە لەبەرەوە دەبێ هەمومان سیر بکەین زانین لەکوێی ئەم منزومە تەشریعیە بۆشایی هەیە پڕی بکەینەوە بۆ ئەوەی سوود لەو ئیمتیازە وەربگرین کە ئەمتیازی ئەولەویەتی یاساکانی هەرێمی کوردستانە فەرمون ئەگەر بە ڕێزێکی تر قسەی نییە بەڕێزان ئێستا خاڵی کۆتایی بەرنامەی کار جێبەجێ دەکەین کە بریتیە لە خستنەڕۆی بیرۆکەی ئەندامی پەرلەمان هێویدار ئەحمەد سلێمان سەبارەت بە ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان بە پێی خاڵی دوو بڕگەی یەکەم لە مادەی 49 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی دەستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەڕێزان نوێنەرانی گەلی کوردستان دەمەوێت بەم راپۆرتە مەترسیەکی گەورە لەسەر دانیشتوانی هەرێمی کوردستان ئاشکرا بکەم ئەویش لەسەر گەشەی دانیشتوانە ئەمەی کە دەخەمە ڕوو بە پشتبەستنە بە داتا و ئاماری فەرمی بانقی دەولی دەستەی ئاماری کوردستان دەستگای ناوەندی ئاماری عێراقە لە ساڵەکانی 2009 تاوەکو پێشبینیەکان بۆ ساڵی 2020 ئەو ژمارانەی بوتان باز دەکەم تووشی شوکتان دەکات. مەترسیەکان چین؟ هەرێمی کوردستان تاوەکو ئێستا بەشێکە لە دەوڵەتی عێراقی فیدرال دوایین سەرژمێری لە عێراق کراوە لە ساڵی 1997 بووە. ئەو کات سەرژمێری لە هەرێمی کوردستان نەکرا لە چارچێوەی عێراقدا. لەو سەرژمێرەدا عێراق 19,184,543 کەسی هەبووە بە گوێرەی داتا فەرمیەکانی عێراق لە ساڵی 2003 کە قوناغێکی نوێی سیاسی بوو لە عێراق ژمارەی دانیشتوانی ئەم وڵاتە بە هەرێمی کوردستانیشەوە 25,630,000 کەس بووە. پێشتر سەرژمێری دەکرا بۆی وڵاتان هێزی سەربازی خۆیان بزانن و باش وەربگرن بەڵام ئێستا کە سەرژمێری دەکرێت بۆ ئەوەی ژماری دانیشتوان بزانرێ و حکومەت پلانی مستەقبەلی هەبێتن بۆ خوێندن بۆ کوشت و کاڵ بۆ پێشەسازی و گەلک بابەتی دیکە. ئێستا ڕەنگە بپرسن ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان چەندە؟ ساڵ لە دوای ساڵ ڕێژەی لەدایکبوون لە هەرێمی کوردستان کەمتر و کەمتر دەبێت. ئەمە شوا دەکات بە گوێرەی داتا فەرمیەکان ئەو دەستگانەی کە ناوم هێناون بۆ ماوەی 2 ساڵی دیکە. بەڕێزان بۆ ماوەی 2 ساڵی دیکە لە هەرێمی کوردستان تەنیا دەتوانین ژمارەی مردووەکان پڕ بکەینەوە. ژمارەی دانیشتوان لە هەرێمی کوردستان زیاد نابێت. تکایە باش گوێتان لێ بگرن ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان بەڕێز سەرۆکی پەرلەمان. خەڵکی هەرێمی کوردستان خۆی لە ڕووی ژمارە کەمینەیە لە عێراق. بۆیە ئەگەر بەو شێوە بڕوات لە چەندین ڕۆیەوە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر گەشەی
ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان دروست دەبێت بە گوێرەی ڕێککەوتنی سیاسی نێوان عێراق و حکومەتی هەرێمی کوردستان ساڵی 2005 پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق سەدا 17 بووە تاوەکو سەرژمێری لە عێراق ئەنجام بدرێت ئێستا و ڕێژیان نەماوە لە بودجەی ساڵی 2019 پشکی هەرێمی کوردستان بە گوێرەی 12.3 لە سەدی هەژمار کردووە ساڵی داهاتوو ڕەنگە ئەم ژمارەیە کەمتر ببێت چونکە حکومەتی عێراق بڕیاری داوە لە مانگی دەی ساڵی 2020 سەرژمێری لە هەموو عێراق بە هەرێمی کوردستانەوەش ئەنجام بدرێت و ڕێککەوتنەکەش کراوە داتاکانی دەستەی ئاماری هەرێمی کوردستان لەگەڵ داتاکانی دەستەی ئاماری عێراق لەسەر ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان جیاوازیەکی یەکجار زۆر هەن هەرێمی کوردستان دەڵێت ژمارەی دانیشتوان لە ساڵی 2018 5,895,052 کەسە بەڵام ئەمە لە عێراق یەکجار جیاوازە لە ساڵی 2018 ژمارەی خەڵکی هەرێمی کوردستان عێراق دایناوە 5,309,592 کەس بێتن واتە حکومەتی عێراقی فیدرال زۆرتر لە 9 ملیۆن کەس کە خەڵکی کوردستانن ئابۆ ئەجداد و ئابابیان خەڵکی کوردستانن لەناو ئێمەدا دەژین هەژمار ناکرێن ئەگەر بەورتریش بێم بە ژمارە 585,406 کەسی خەڵکی کوردستان هەژمار ناکاتن ئەم ژمارەیە دەبێتە 9.9 لە سەدی خەڵکی هەرێمی کوردستان عێراق احترافی پێ ناکەتن و لەناو ئێمەدا دەژین و خەڵکی ئەم هەرێمەنە بەڕێ سەرۆکی پەرلەمان کەواتە دەبێ بوو لەو ژمارانانە بترسین بوو لەبەر ئەوەی تێکڕای گەشەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە ساڵی 2010 بۆ ساڵی 2020 ژمارەیەکی یەکجار مەترسیدار پێشانمان دەدات ئەمەش وا دەکات پێویست بێ پێداچوونەوەیکی جددی لە حاڵی خۆمان بکەین لە چوارچێوەی دەوڵەتی فیدرالی عێراقدا تەنیا لە ساڵی 2018 یەک ساڵ نمونەم وەرگرتووە ڕێژەی دانیشتوانی پارێزگەکانی عێراق 6 جار بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان زیادی کردووە لە نێوان 2017 بۆ 2018 ژمارەی زیادبوانی دانیشتوانی پارێزگەکانی عێراق کە بەڕەگەس عێراقین جگە لە هەرێمی کوردستان 847,515 کەس بووە بەڵام لە هەرێمی کوردستان لە نێوان 2017 بۆ 2018 تەنیا 137,148 کەس زیادی کردووە واتە تەنیا لە 2018 لە عێراق 710,367 کەس لە هەرێمی کوردستان خەڵکی زیاتر پەیدا بووە لە عێراق لە داداکاندا پێمان دەڵێن دانیشتوان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی مەترسیدار خاوە گەشەی دانیشتوان بەڕێزان تێکڕای گەشەی دانیشتوانی هەرێمی کوردستان بە پێ مەزندەی دانیشتوان ژمارەیەکە ناتوانین دڵی ئێمە پێخۆش بێت تەماشە بکەن لە 2010 حتا وەکو 2019 و پێشبینیەکان بوو 2020 لە 2010 گەشەی دانیشتوان لە هەرێمی کوردستان 2.8 لە سەد بووە ئەمە ساڵ بە ساڵ کەمی کردوتەوە بۆ 2.6 بۆ 2.5 2018 2.4 بووە ئێستا پێشبینی دەکرێتن لە ساڵی 2020 ئەم ژمارەیە لە 2.8ەوە بۆ 2.2 لە سەد گەشەی دانیشتوانی هەرێمی کوردستان هەبێتن ئەمە یعنی چی؟ بەگوێرەی ئەم داتانە کە ئامادەم کردیە دەردەکەوێت لە 2010ەوە تاوەکو 2018 کە گەشەی دانیشتوان ساڵ بە ساڵ کەمی کردووە بەمەش 4 ملیۆن کەس واتە بڕورتر 283,338 کەس کە دەبووە لە هەرێمی کوردستان زیاد بووە کەمی کردووە یان خو لە دایک نەبوون ئەو ژمارەیە پێشبینی دەکرێت ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە 2020 بگاتە 6 ملیۆن و 171,083 کەس ئەگەر بە ڕێژەی گەشەی ساڵی 2010 وەربگرین کە 2.8 بوو دەبووە 2020 کە ساڵی ئایندەیە لە هەرێمی کوردستان ئەم ژمارە 6 ملیۆن و 494,032 کەس وایە کورتێنان چیۆنە یعنی بۆ ئەم کورتێنانە بووە لە 2019 و 2020 لە گەشەی دانیشتوانی هەرێمی کوردستان بە گوێرەی ساڵی 2010 بایە کە 2.8 بوو دەبووە لە هەرێمی کوردستان 322,949 کەس لەدایک بووە بەڵام لەبەر ئەوەی گەشەی دانیشتوان بۆ 2.2 لە سەدی دابەزیوە لە ساڵی 2020 تەنیا 137,000 کەس لە هەرێمی کوردستان لەدایک دەبن هەڵبژێراوانی گەلی کوردستان بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەمەی
ئەمە هەموو چێروکەکە نییە کە بۆ ئێوەم باس کرد ئەم داتانە هەیە ڕەنگە ئێوەش لە خۆتان بپرسن کە چی وای کردووە ئەو ژمارەیانە مەترسیدار بن بۆ سەر هەرێمی کوردستان بە گوێرەی ڕووپێوێکی بانقی دەولی و راپۆرتەکانی دەستەی ئاماری کوردستان لە 2018 لە هەرێمی کوردستان 67% ژنانی کوردستان کە هاوسەرگەریان کردووە و مێردیان هەیە و ماڵی خۆیان هەیە منع دەکەن منداڵیان نەبێت لە هەرێمی کوردستان 33% تەنیا 33% ژنانی کوردستان کە هاوسەرگەریان کردووە و ماڵیان هەیە گوێ بگرن هەوڵ دەدەن هەوڵ مناڵیان هەبێتن واتە لە هەر سێژن لە هەرێمی کوردستان دوژن منداڵ نابن یەک هەوڵ دەدات منداڵی ببێت ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە لەسەر ئێمەی هەرێمی کوردستان خراپی باری دارایی تکایە ئەو بابەتە بابەتێکی گرنگە بابەت تەرکیز گوێ بگرین زۆر گرنگە تکایە بابەت تەرکیز بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان خراپی باری دارایی و هەژاری یەکێکە لە هوکارەکان کە منداڵ نابێتن بەڵام ئەمە هوکاری سەرەکی نییە لە هەرێمی کوردستان لە 2018 ڕێژەی هەژاری بە پێ ڕێپێوی بانقی دەولی و دەستەی ئاماری کوردستان 5.46% چۆن هەژماریان کردووە هەر تاکێک لە مانگێکدا ئەگەر نەتوانێتن لە مانگێکدا لە 110,000 دینار کەمتر ینی کەمتر لە 110,000 دینار خەرج بکات پێڵێن هەژاری ینی ئەمە لە ژێر هێلی هەژاریدایە ئەگەر تەماشە بکەن لە هەر 1000 منداڵی لەدایک دەبن لە هەرێمی کوردستان لە دهۆک 27 منداڵ کاتا تەمەنیان دەگاتە 5 ساڵ گیانی لەدەست دەدەن زۆرترین ژمارە لە دهۆکە لە هەولێر 17 منداڵ لە سلێمانی و هەڵەبجە 8 منداڵ لە هەرێمی کوردستان لە هەر 1000 منداڵ کە لەدایک دەبن تا تەمەنیان دەگاتە 5 ساڵی 17 منداڵ گیانی لەدەست دەدن ئەمە ژمارەیەکی یەکجار زۆرە ئەگەر تەماشەی دەوڵەتانی تر بکەن بژێوی ژیانی خەڵکی هەرێمی کوردستان چوونە ڕەنگە هەمومان بپرسین و ئەم قسەی کە باوە خەڵکی ئێمە فەقیرە و ناتوانێت مناڵ بەخێو بکات 73.3% خەڵکی کوردستان خانووی خۆیان هەیە بە ناوی ئەوانن 26% خەڵکی کوردستان کرێچین 6% خەڵکی هەرێمی کوردستان ئۆتۆمبیلی خۆیان هەیە 89.7% خەڵکی کوردستان مۆبایلی زیرەکیان هەیە بەڵام 78% خەڵکی کوردستان خوێندەوارە واتە 22% خەڵکی هەرێمی کوردستان نەخوێندەوارە ژمارەیەکی یەکجار زۆرە بە ڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان تێکرای ڕێژەی هەرێمی هەژاری لە هەرێمی کوردستان 5.46% ئەوەی لە هەمووی سەرنجڕاکێشتر هەژاریەکەی دهۆکە پارێزگای دهۆک کە 8.6% کەمە زۆرترین ڕێژەی هەژاری لە پارێزگای دهۆکە 9% خەڵکی هەرێمی کوردستان بێکارن ئەوەی لەوە مەترسیدارتر لە ناو گەنجانە ڕێژەی گەنج تەمەنی گەنج لە 15 ساڵ بۆ 24 ساڵە بێکاری لە ناو گەنجان لە هەرێمی کوردستان 24%. دوو بەش ماوە بۆتان باز بکەم ئەم داتا و ئامارانە چیمان پێ دەڵێت بەشی دوام پێویستە ئێمە چی بکەین ئەم داتا و ئامارانە چیمان پێ دەڵێت بەڕێزان یەکەم ژمارەکان پێمان دەڵێن گەشە سەندنی ڕێژە و ژمارەی دانیشتوان لە هەرێمی کوردستان سستە ئەمە لە کاتێکدایە کە هۆکارەکانی تەکنۆلۆژیا و گەیاندن پێشکەوتون بەڵام زوری ژمارەی دانیشتوان بۆ هەموو گەل و نەتەوەیەک بە تایبەت گەلێکی هەڕەشە لێکراوی وەکو کوردستان بە کورد تورکومان و مەسیحیەکان سەرچاوەی هێزی سیاسی و سەربازی و بایەخی استراتیجی خۆی هەیە و لە دەستی نەداوە لەبەر گرنگی بابەتەکە دەرفەتماندای بەڵام هەوڵ بدە کورتیکەیتەوە باشە سوپاس بۆ جەنابەت یان ئەگەر بەڕێزان ئەندامانی پەرلەمان ڕەزامەندن 5 دقەی تری بدرێتێ بەس پێویستە چی ئەگەر ڕەزامەند ئەگەر زیاتر لە 10 دقەی پێ 5 دقەی تری دەدەیت دەیخەمە ڕوو بەڕێزان فەرموو سوپاس بۆیەوە دووەم ئەگەر بەراوردی نێوان عێراقی عەرەبی و هەرێمی کوردستان بکەین لە ڕووی گەشەی دانیشتوان کە هەردووکیان بەشێکن لەم دەوڵەتە بۆمان دەردەکەوێت ژمارەی زیادبوانی دانیشتوانی عێراق 6 بەرامبەر زیادی بۆی ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستانە کەواتە لە داهاتوودا هەیمەنەی دانیشتوانی عەرەب بەزەقی بەسەر عێراقەوە دیار دەبێت ئەمە جگە لە لێکەوتە داراییەکان بۆ ئاینی کوردستان زۆر خراپە چونکە ژمارەی دانیشتوان دەبێتە پیوەری سەرەکی بوو دیاریکردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان و لە ڕووی سیاسیەوەش لەمە دوا ژمارەی ئەندامانی پەرلەمانی ئێمە لە بەغدا کەمتر دەبێتن سێام بەپێ بەدواداچوونی من هیچ سیاسەتێکی دیاری کراو داڕێژراو لەلایەن هەرێمی کوردستانەوە بە ناوی سیاسەتی گەشەی دانیشتوان لە ئارادا نییە ئایا ئێمە زیادی بکەین
کەمی بکەین شوێنی مردووەکان پڕ بکەینەوە پێ دەڵێن سیاسەتی سوفری کە نییە لە هەرێمی کوردستان. چوارەم بە ڕێژەیەکی زۆر دایکان لە هەرێمی کوردستان سەرگەرمی ئەوەن منداڵیان نەبێت. بەڵام ئەمەش بە شێوەیەکی تەندروست و زانستیانە نییە، جۆرێکە لە ناهەوشیاری کۆمەڵاتی و زانستی لەم پرۆسەدا هەیە. پێویستە چی بکەین؟ بەشی کوتایی. یەکەم، پێویستە دەستگاکانی فەرمی لە هەرێمی کوردستان، پەرلەمانی بەڕێز، سەرۆکاتی هەرێم، سەرۆکاتی حکومەت زەنگی مەترسی لێ بدەن و گفتوگوی ئەم پرسە بکەن کە پرسێکی گرنگە تاوەکو سیاسەتی دانیشتوان لە هەرێمی کوردستان هەبێ کە بەرژەوەندی گشتی وامان لێ دەخوازێت پەیڕەوی سیاسەتی پشتیوانی لە منداڵبوون بکەین. دووەم، پێویستە پەرلەمان و حکومەت لە یاسا و بڕیارەکاندا سیاسەتی هاندانی منداڵبوون بەرجەستە بکەن. بۆ نمونە ساڵانە ڕێزگرتن لەو دایک و باوکانە بگرێت کە لە 5 منداڵ یاخود 10 منداڵیان هەیە و بۆ دەرمالەکان لە منداڵی شەشەمەوە 2 ئەوەندە زیاد بکرێتن. سێەم، هەوڵی بەستنی کۆنگرەیەک بدرێت کە خەڵکی پسپۆر، ئەکادمی، زانکۆیەکان تێدا بەشدار ببن، لژنێکی باڵا بۆ ئامادەکردنی ئەم کۆنگرەیە دروست بکرێت. چوارەم، سەیری نمونەی هاوشێوە بکرێت بۆ نمونە لە ئەڵمانیا و سنگاپورە کە چۆن لەو مەسەلەدا سەرکەوتوو بوون و سوودیان وەرگرتووە. پێنجەم، پێویستە لە ڕێگەی مامۆستایانی هەموو ئاینەکانی هەرێمی کوردستان و میدیا و دام و دەستگا پەروەردەیەکان هانی خەڵکی کوردستان بدرێت کە لە بایوخ و گەورەی خێزان تێبگەن وەکو باب و باپیرانمان هەوڵ بدەن خێزانی گەورە دروست بکەن و لە ڕێگەیە بگرن بربەست ئەم بربەستانەی کە لە پێش ئەو مەسەلە هەیە. من لە خۆمەوە دەستم پێ کردووە بەڕێزان، 5 منداڵم هەیە و داوا دەکەم خوا لە کوردستانیانان نەستێنێت. کوتایی، لە کوتاییدا داواکارم لە پەرلەمانی بەڕێزی کوردستان دانیشتنێکی تایبەت بۆ ئەم پرسە هەستیار و مەترسیدارە ساز بکات. زۆر سپاس بۆم دەرفەتە و نەمری بۆ شەهیدان. زۆر سپاس. زۆر دەستخۆشی لە بەڕێز هێویدار ئەحمەد دەکەین، جێگری لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان بە فەرمی هانی هەموو ئەندامانی پەرلەمانی کوردستان دەدەین و ئامادەین هەموو پێداویستیە هونەری و لۆجیستیەکانیان بۆ دابین بکەین بۆ ئامادەکردنی راپۆرتی هاوشێوە دەستخۆشی لێ دەکەین. هەروەها وەکو دەستەی سەرۆکایەتی بڕیارمەنداوە کە راپۆرتەکەی بەڕێز هێویدار ئەحمەد بە ناوی خۆیەوە ئاراستەی هەموو لایەنە پەیوەندیدارەکانەکەین و سەبارەت بەوەی دانیشتنێک ساز بکرێت دەبێ ئێمە وەکو دەستەی سەرۆکایەتی ڕاوێژ لەو بارەیەوە بکەین. بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەم شێوەیە کۆتایی بە دانیشتنی ئەم ڕۆمانەهێنین و زۆر سپاس.